سڵاتان لەبێ هۆگرانی بۆشایی و ئەستێرەکان. ئەمڕۆ لە کەناڵی کورد هاب گەشتێک بۆ قوڵایی یەکێک لە گەورەترین پێکهاتەکانی گردوون دەکەین. ماڵەکەی خۆمان گەلە ئەستێرەی ڕێگای شیری. گەلە ئەستێرە لە ساناترین پێناسەدا بە چەندین ملیار ئەستێرە، هەسارە، کونەڕەش، گاز، تۆزی بۆشایی و نێوان ئەستێرەی و مادەی تاریک کە لە تەنیشت یەک بەهۆی هێزی کێشکردنەوە ڕاگیراون. هەر گەلە ئەستێرەیەک وەکو شارێکی مەزن لە ناو دڵی گەردووندایە. زانایانی ئەستێرەزانی و بۆشاییناسی هەتا ئێستا زیاتر لە 2 تریلیۆن گەلە ئەستێرەیان دۆزیوەتەوە. دەگوترێت زیاتر لە سەدا 90 ڕێگای شیری، مادەی تاریک و تەنیا لە سەدا 10 لە ئەستێرە، هەسارە، کونەڕەش و تەپوتۆزی گەردوونی پێک هاتووە. 4 جۆر گەلە ئەستێرەمان هەیە. 1. گەلە ئەستێرەی لولپێچ، بە ئینگلیزی سیپیرال. ئەم جۆرە گەلە ئەستێرەیە چەندین بازووی لە شێوەی پێچاوپێچی هەیە. 2. هێلکەیی، بە ئینگلیزی ئێلیپتیکال، شێوەیەکی خڕ و هێلکەییان هەیە و پڕن لە ئەستێرەی بەتەمەن و پیر. 3. ناڕێک و پێکی، بە ئینگلیزی ئێرێگولار. ئەم جۆرە گەلە ئەستێرەیە هیچ بیچمێکی دیاریکراویان نییە. 4. گەلە ئەستێرەی قۆقەز، بە ئینگلیزی لێنتیکولار، لە شێوەی قەڵخان دەچن بەبێ ئەوەی هیچ بازوویەکی دیاریکراویان هەبێت. گەلە ئەستێرەکان لە شێوە و قەبارەی جۆراوجۆردا دۆزراونەتەوە. ژمارەیەک لەوانە تەنیا چەند ملیۆن ئەستێرەیان هەیە و هەندێکیشیان چەندین ملیار ئەستێرەیان هەیە و پانتاییەکەیان هەتا سەدان هەزار ساڵی ڕووناکی بەرین دەبێت. گەلە ئەستێرەی ڕێگای شیری ماڵی ئێمەیە کە کۆمەڵەی خۆر بە زەویشەوە لەوێدایە. ئەگەر بە شەودا چاو لە ئاسمان بکەین دەبینین کە شریدێکی باریک لە ڕووناکی ئاسۆی شەوانی تەنیوە. ئەو ڕووناکیە ئاکامی بینینی ئێمەیە لە بەشی ناوەوەی دیسکی گەلە ئەستێرەکەمان. ڕێگای شیری گەلە ئەستێرەیەکی بە قەبارە مامناوەندە. تیرە واتە پەڕانپەڕی گەلە ئەستێرەکەمان لە نێوان 100,000 هەتا 200,000 ساڵی ڕووناکیە. پانتاییەکەی 1,000 ساڵی ڕووناکیە و بارستاییەکەی 1.5 تریلیۆن جار لە بارستایی ئەستێرەی خۆری خۆمان زیاترە. هەروەها نزیکەی 200 هەتا 400 ملیار ئەستێرە لە گەلە ئەستێرەی ڕێگای شیریدایە. ڕووناکی زۆربەی ئەو ئەستێرانە بە ئێمە ناگات چونکە یان زۆر دوورن یان ڕووناکیەکەیان بەهۆی گەردی بۆشایی گەردوونەوە هەڵکێشراوە. واتە چینێکی ئەستووری تۆزی نێوان ئەستێرەکان ڕێگای بینینی گەلە ئەستێرەکەمانی تەمومژاوی کردووە. بیچمی گەلە ئەستێرەی ڕێگای شیری لولپێچیە کە چەندین بازووی پڕ لە ئەستێرە، هەوری گەردوونی و هێشووی ئەستێرەیی لێبۆتەوە. گرنگترین بازووەکانی ئەم گەلە ئەستێرەیە بریتین لە: 1. بازووی کەوان، 2. بازووی پەرسەئوس، 3. بازووی ڕاوچی، 4. بازووی سەنتاڕوس، 5. بازووی نۆرما. زەوی و کۆمەڵەی خۆری ئێمە لە بازووی ڕاوچی هەڵکەوتوون. بازووی ڕاوچی بەشێکە لە پێکهاتەی لولپێچی ڕێگای شیری کە لە نێوان 2 بازووی سەرەکی کەوان و پەرسەئوسدا هەڵکەوتوون. ئەو ناوچەیەی گەلە ئەستێرەی ڕێگای شیری کە زەوی و کۆمەڵەی خۆری تێدا هەڵکەوتووە چڕیەکی کەمتری بەنسبەت کۆی گشتی گەلە ئەستێرەکە هەیە و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین باشتر باقی بەشەکانی تری گەلە ئەستێرەکەمان ببینین. ئەگەر لە یەکێک لە بازووە سەرەکیەکانیدا بوایین، ئاسمانی شەوانمان پڕ بوو لە هەورێکی گەردوونی تەمومژاوی. ئەم هەورانە لە تەقینەوەی ئەستێرەکان دروست دەبن. لە توێژینەوە زانستیەکاندا دەرکەوتووە کە زیاتر لە 300 ملیۆن کۆمەڵەی ئەستێرەیی هەیە لە ڕێگای شیریدا کە دەشێ
لانی کەم یەک هەسارە لە پشتێنەی زێڕیندا هەڵکەوتبێ و ئەگەری هەبوونی ژیان تێیدا هەبێت. لە ناوەندی گەلە ئەستێرەی ڕێگای شیری کونەڕەشێکە بە ناوی سەجێتێروس ئەی. ئەم کونەڕەشە زۆر چڕوپڕە و بارستایەکەی 4 ملیۆن جار زیاترە لە بارستایی خۆری خۆمان. کونەڕەشی ناوەندی گەلە ئەستێرەی ڕێگای شیری بە کوردی دەبێتە کەوانەی ئەی کە لە کۆمستێری کەوانەدا هەڵکەوتووە. کۆمستێر بە کۆمەڵە ئەستێرەیەک دەوترێ کە پێکەوە وێنەیەکی مانەدار لە ئاسمانی شەواندا دروست دەکەن. کونەڕەشی کەوانەی ئەی کە لە چەقی ڕێگای شیریدا هەڵکەوتووە بە قەبارە هەتا خولگەی هەسارەی زاوایە، بەڵام بارستایەکەی و هێزی ڕاکێشانی هێندە زۆرە کە هەموو شتێک قوت دەدا. تەنانەت ئەگەر ئەو شتە ڕووناکی بێت یان زەبەلاحێکی سوور. لەم دواییانەدا تەلەسکۆپی ئاسۆی ڕوودا و ئێڤنت هۆریزۆن تەلەسکۆپ یان بە کورتی EHT وێنەیەکی لە سێبەری کونەڕەشی ناوەندی گەلە ئەستێرەی ڕێگای شیری هەڵگرتووەتەوە کە بۆتە یەکێک لە گەورەترین دەستکەوتە زانستیەکانی گەردووناسی. لە گەلە ئەستێرەی ڕێگای شیریدا چەندین ملیار ئەستێرە هەیە کە لێرەدا ئاماژە بە گەورەترینیان دەکەین. یەکەم ئەستێرەی UY-سکوتی، ئەستێرەیەکی سووری زەبەلاحە کە 5 ملیار جار لە خۆر گەورەترە، واتە ئەگەر لە جێگەی خۆری کۆمەڵی خۆمان UY-سکوتی بواە ئەوە هەتا خولگەی هەسارەی ژوپیتەری داگیر دەکرد. 2. VY کانیس مەجێریس، ئەستێرەیەکی زەبەلاحی سوورە لە گەلە ئەستێرەی خۆمان کە یەکێک لە درەوشاوترین و چڕترین ئەستێرەکانە، هێندە گەورەیە کە ئەگەر لە جێگەی خۆری خۆماندا بنرێت هەتا خولگەی هەسارەی زوحەل بڕدەکات. 3. بەتڵجووس، ئەستێرەیەکی زەبەلاحی سوورە کە لە کۆمستێری ڕاوچی هەڵکەوتووە و یەکێکە لە گەورەترین ئەستێرەکانی ڕێگای شیری و ئەگەر لە جێی خۆری خۆماندا بنرێت ئەوە هەتا نزیکەی هەسارەی ژوپیتەر داگیر دەکات. خاڵی جێی سەرنج ئەوەیە لە یەک ساڵدا نزیکەی 7 ئەستێرەی نوێ لە ڕێگای شیریدا دروست دەبن و یەک ئەستێرەش لە یەک ساڵدا دەمرێت یان باشتر بڵێن دادەمرکێت. کۆمەڵەی خۆر نزیکەی 27,000 ساڵی ڕووناکی لە چێقی ڕێگای شیریەوە دوورە، واتە تیشکێک کە لە ناوەندی گەلە ئەستێرەکەمانەوە بە ئێمە دەکات 27,000 ساڵ پێش ئێستا بەڕێکەوتووە. بەواتایەکی دیکە ئێمە خەریکین چاو لە ڕابردووی گەردوون دەکەین. ئێمە پێشتر لە کەناڵی کورتهاب سەبارەت بە کۆمەڵەی خۆر ڤیدۆمان بڵاو کردووەتەوە کە پڕە لە زانیاری سەرنج ڕاکێش دەتوانن سەردانی بکەن و بینەری بن. لە تەنیشت ئێمەوە واتە گەلە ئەستێرەی ڕێگای شیری گەلە ئەستێرەیەکی تر جیرانمانە بە ناوی ئاندرۆمێدا کە 2.5 ملیۆن ساڵ ڕووناکی لە ئێمەوە دوورە. خاڵیجی سەرنج ئەوەیە کە ئاندرۆمێدا و ڕێگای شیری خەریکە لێک نزیک دەبنەوە و نزیکەی 4 هەتا 5 ملیار ساڵی تر لێک دەدرێن و گەلە ئەستێرەیەکی نوێ بە ناوی میلکۆمێدا دروست دەبێ. ئاندرۆمێدا گەلە ئەستێرەیەکی لول پێچە. هەروەک چۆن زەوی خۆمان مانگی هەیە و بە دەوریدا دەسوڕێتەوە، زیاتر لە 60 گەلە ئەستێرەی گرگنی بچووک لە دەوروبەری ڕێگای شیریدا هەن و کە لە هێزی کێشکردنی گەلە ئەستێرەکەمان گیریان کردووە. 2 لەو گەلە ئەستێرە گرگنە بچووکەی کە بە چاوی ئاسایی دەتوانین بیان بینین بریتین لە 1 گەلە ئەستێرەی گرگنی سەگی گەورە، 2 گەلە ئەستێرەی گرگنی کەوان. زۆربەی ئەو گەلە ئەستێرە گرگنە بچووکانە خەریکە تێکەڵ بە گەلە ئەستێرەی ڕێگای شیری دەبن. تەمەنی ڕێگای شیری نزیکەی تەمەنی گەردوونە 13.7 ملیار ساڵ خەڵمێنراوە. ئەمە واتە گەلە ئەستێرەی ڕێگای شیری هەر لە سەرەتاکانی دروستبوونی گەردوون بیچمی گرتووە و دروست بووە. بەتەمەنترین ئەستێرەکانی ڕێگای شیری
زیاتر لە 13 ملیار ساڵ تەمەنیان هەیە. هەروەک چۆن مانگ بە دەوری زەویدا دەسوڕێتەوە و زەویش بە دەوری خۆردا، کۆمەڵەی خۆری خۆشمان لەگەڵ تێکڕای هەسارەکانی بە دەوری چقی ڕێگای شیریدا دەسوڕێتەوە و کە خێراییەکەی دەکاتە 830,000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. نزیکەی 230 ملیۆن ساڵی زەوی دەخایەنێت هەتا کۆمەڵەی خۆر دەورێکی تەواو لە ڕێگای شیریدا بداتەوە. هەر دەورێکی کۆمەڵەی خۆر لە ڕێگای شیریدا پێی دەوترێت ساڵی گەردوونی. دوایین جار کە کۆمەڵەی خۆر لەم خاڵە لە ڕێگای شیری بووە، کاتێک بووە کە تازە دایناسۆرەکان لەسەر زەوی دەرکەوتوون. زانیمان ئێمەی مرۆڤ زۆر بچووکین بەنسبەت ئەم گەردوونە و هەر ڕۆژە بە دۆزینەوە و گەڕانی زیاتر سەرنجڕاکێشی گەردوون زیاتر دەبێت و پرسیارەکانیشمان ڕوو لە زیادبوون دەکەن. بەڵێ هاوڕێیان، زۆر سوپاس کە لەگەڵمانە بوون لەم بابەتە سەرنجڕاکێشەدا. بە هیوام بەدڵتان بووبێ و بە هیوام ڕاوبۆچوونەکانتان لە کۆمنتا بۆمان بنووسن و بێگومان سۆبسکرایبی کەناڵەکەشمان بکەن. زانیمان ئێمەی مرۆڤ زۆر بچووکین بەنسبەت ئەم گەردوونەوە. هەر ڕۆژ بە دۆزینەوە و گەڕانێکی زیاتر سەرنجڕاکێشی ئەم گەردوونە زیاتر دەکات و پرسیارەکانیشمان ڕوو لە زیادبوون دەبێت. زۆر سوپاس کە لەگەڵمان بوون.